شۆڕشی ڕۆژاوای کوردستان پاش ئەو هەموو تێکۆشان و خەبات و قوربانی دانە دژی داعش و ڕزگارکردنی بەشێکی هەرە زۆر لە خاکی سووریا لەژێر دەستی هێزی سووریای دیموکرات و کوردەکان ئەوە بوو ئیدارەیەکی خۆجێی دیموکراتی دروست بوو. ئیدارەکە نمونەیەکی زۆر پێشکەوتوو زۆر ئینسانی بوو لە ماوەی کەمە توانیان خزمەتگوزاریەکی باش پێشکەش بە خەڵق و دانیشتوان و کوردەکانی ناوچەکە بکەن. جگە لەوەی نمونەیەکی نوێ بوو لە بەڕێوەبردننی کۆمەڵگا و ئیدارەکردنە لە ناوچەکە هەتا لە ناوچەی ڕۆژهەڵات نمونەیەکی تازە بوو. نمونە تازەکەەوە بوو توانیان هەموو پێکاتە و ئاینیەکان و مەزهەبی و نەتەوەیەکە جیاجیەکان هەموو کۆبکەنەوە لەژێر یەک ئاڵا ئەوەش ئیدارەیەکی ذاتی دیموکراتی. جگەلەوە ژن ڕۆڵێکی ئەساسی هەبوو لە بەڕێوەبردننی هەم شۆڕشەکە و هەم لە ناوبردننی داعش و هەم لە ئیدارەکردنی ناوچەکە و خۆبەڕێوەبردن. ئەم نمونانە دەوڵەتانی دەوری ناوچەکەی ترسان ئەم نمونەیە نوێیە ئەم سیاسەتە تازەیە کە لە ناوچەکە بوو. داگیرکەرانی کوردستانی وەکو بڵێن خستە حاڵەتێکی ئامادەباشی کە ئەگەر ئەم نمونەیە بژی و بەرەو پێشتر بڕوا ممکنە کوردەکان لێرە دەوڵەتێک دروستکەن کیانێک دروستکەن. ئەو کیانش بە لێدانەوەی دەوڵەتی داگیرکەر تورکیا بە تایبەتی تەسیرە کاتە سەر ئەمنیەت و وەزعی ڕەوشی کۆمەڵایەتی کۆمەلگای ئەو وڵاتانە. لەبەرەوە هاتن ئەم پیلانیان دروست کرد. پیلانەکە بەداخەوە کە ئەمریکا ڕۆڵێکی نێگەتیف و وەکوەڵێ بێ مرۆڤەت و بێ ئەخلاقانەی نوان بەرامبەر بە کورد پاش ئەو هەموو پێکەوە شەڕکردنە پاش ئەو هەموو تێکەڵیە پاش ئەو هەموو قوربانیدانە کە ئەوان توانیان وەکو دیار و دەرکەوت و بیستراوە کە لە زۆر شەڕە توانیان قوربانیاندا بەدەیان کوڕ و کچ و شەڕوانانی ڕۆژاوا لە پێناوی ڕزگارکردنی ئەمریکیەکان کە چەند جار کەوتو بوونە بۆ سەو کەمینی داعشەکانەوە هاوپەیمان و حەلیفی ئەم سەردەمە بوون لەپەڕ بەو بڕیارەی ڕێز دەوڵەتی ئەمریکا ترامپ کارەکە گەیشتا و حاڵەتە. ڕەوشەکە وای لێ هات کە ئێمە بە کورتی بڵێن کورد لە ڕۆژاوای کوردستان چەند مەوقعێک چەند جێگەیەکی جوگرافی لە دەستدا وەکو گریسپی و سەریکانی و هەندێک گوند و مەزرعە و کێڵگەی دەور و پشتی ئەو شارۆچکانە. بەڵام لە لایەنی سیاسی و دیپلۆماسی و پێشەوەچوونی مەسەلەی کورد لەسەر سەحن و سیاسەتی جیهانی زۆر پێشکەوت. قەت کورد ئاوا هەموو میلەتانی دنیا بە هاودەنگیەوە نەهاتن چ لە ئەمریکا چ لە ئەوروپا حتا چ لە ناو دەوڵەتی ئەمریکا پڕانی کاربەدەستان و سیناتۆر و کۆنگرێسی ئەمریکی دژی ئەو قەرارەی ترامپ کە مساومەی کرد لەگەڵ ئەردۆگان و ئەو کارە ساتی بەدەست بەسەر کورد هێنا دژی ئەو بڕیارە هەموو هەڵسان و ڕێی خۆیان دەربڕی و پرۆتستۆ خۆیان دەربڕی و ئێستا بە باوەڕی من پاش ئەو وەکوتم کورد لە باشووری لە ڕۆژاوای کوردستان هەندێ پارچە گوند یان شارۆچکەی لە دەستی خۆیدا بەڵام لە ناحەی سیاسی و پێشتەوە چوونی مەسەلەکە قازانجێکی زۆرمان کرد. یەکدەنگی دروست بوو لەسەر مستەوای جیهان، یەکدەنگی دروست بوو لەسەر مستەوای کوردستان
بەرامبەر بە دەوڵەتی تورکیا پڕانی دەوڵەتانی ناوچە و جیهانی ناڕەزاییان دەربڕی بەرامبەر بە و بڕیارەی دەوڵەتی تورک و حکوومەتی ئەردۆگان ئەمانە ئەگەر بە وەکوڵە ئیسیسمار بکرێ و کورد بتوانێ بە عقلانیەتێکی باش بەکاری بێنێ قازانجێکی زۆرەکەین بۆ پێشچوونی دۆزی کورد لە هەموو پارچەکانی تری کوردستان. سیاسەتی ئەم عەسرە ئەم زەمانە سیاسەتی دەوڵەتانی گەورە سیاست هەموو سیاسەتی دەوڵەتان لەسەر ئەساسی بەرژەوەندی ئەو دەوڵەتەیە لەسەر بەتایبەتی لەسەر ئەساسی بەرژەوەندی مادی. مەسەلەن خۆ ترامپ باشکراڵڵێ ئەمە قانزاجمان نەکرد زەرەرمان کرد ئیتر لەمە دووە ئامادە نین پارە و خوێنی خۆمان سەرف بکەین لە پێناوی میلەتێکی ترا یا وڵاتێکی ترا. بە ئاشکراش هەموو جێشەکەی کشاندەوە ئللا مەجموعەیەک نەبێ ناردوێتی بۆ دەست بەسەرگرتنی بیرەنەوتەکانی سووریا لە مەنتقەی دێرەزۆر. یعنی بەرژەوەندی هەموو سیاسەتی جاران سیاست هەندێک مەبادی و قوانینی خۆی هەبوو. زۆر دەوڵەت لە تاریخا بووە لە پێناوی ملەتێکە یا لە پێناوی دەوڵەتێکی ترا کە دۆستێتی تەسحیەی داوە قوربانی داوە شەڕی کردووە ئابووری تێکچووە بەڵام بەرگەی گرتووە لەبەرەوەی کە ئەم دەوڵەتە کە ئەو دیفاعیلەکە بە دۆستی خۆی زانیوە یا میلەتەکەی بە دۆستی خۆی زانیوە. ئێستا ئەوە نەماوە. ئێستا هەموو سیاسەتی دەوڵەتان لە یەک گۆشە نیگاوە سێرەکرێ. ئایا ئەم سیاسەتە ئەم پەیوەندیە لەگەڵ ئەم دەوڵەتایە لەگەڵ ئەو میلەتایە لەگەڵ ئەو جێهەتێکی ترە چەند بەرژەوەندی مادی ئەو دەوڵەتی تایە ئیتر چه ئەوروپا بێ چه ئەمریکا بێ چەوە بێ. هەمووی لەسەر ئەساسی بەرژەوەندیەکانە وایان لێگاوتەوە کە کورد قازانجێکی مادی بۆ ئەوان نییە پشتیان تێکردین لەمە. ئەویش هەمووی نە تەنها ترامپ بوو مەسەلەن فەرەنسیەکان تایسە مەوقفیان هەر بەرامبەر بە کورد لە ڕۆژاوە وەک خۆیەتی ئینگلیزەکان هەر عینیشت هەندێک دەوڵەتی تر کە لە سووریا هێزیان هەیە و قووەتیان هەیە و مەساڵحیان هەیە علااقەتیان لەگەڵ کوردەکان هەروکە خۆی ماوە. بەڵام وەکوتمان ئەو بڕیاری ترامپ زەربێکی گەورەی لە بەرژەوەندی کووردا و لە بەتایبەتی لە ئیدارەی زاتی و هێزی سووریای دیموکرات لە ڕۆژاوای کوردستان. هەتا ئێستا ئیدارەی خۆسەری دیموکراتی لە ڕۆژاوای کوردستان هەتا ئێستا سیاسەتەکانیان زۆر بە عەقڵانە و بە لە گۆڕ واقعی ئەو واقعی کە هەیە سیاسەتیان ڕسم کردووە سیاسەتەکەیان باشە. وەختی خۆیشی کە هاتوونەتە ئێرە لەگەڵیان دانیشتەوەم لە هەمویان سەرکردەکانی حەزچە ئاسکەری و سیاسی ویان کە من بینی و من لە شوێنی تر ڕێمی ئەوە بووە کە وەکو ئەڵێن هێلکەکان مەخەنە یەک سەبەتەوە. پەیوەندی لەگەڵ ئەو دەوڵەتە ئێستا ئێران لەوەیە رووسیا لەوەیە میلیشیاتی حیزبوڵڵای عێراق و لبنانی لەوەیە لە سووریایە ئەمریکا لەوەیە تورکیا لەوەیە. جگە لە تورکیا ئەوان سیاسەتیان وا ڕسمکەن کە لەگەڵ ئەو هێزانی کە لەسەر ئەرزن علااقەت و پەیوەندیان هەبێ و پەیوەندی تەفزیلی لایەک نەکەن لەسەر لایەکی تر چونکە ئەوانەی کە لەسەر ئەو وەرزان ڕۆژێگێ هەمویان ئەچنە دەرەوە و ئەو وەکو معلومات و زیاناریش هەیە کە لەگەڵ حکوومەتی بەشارە خەریکی گفتوگۆن و هەندێک لایەنی تری وەکو ڕووس و وەکو ئێرانیەکان ئەیانەوێ ئەو گفتوگۆ و مزاکەرە و مفاوەزەی کە هەیە لە بینی هێزی سووریای دیموکرات و پەیەدە و حکوومەتی بەشارە بەرەو
پێش بڕوا پێک بێن لەسەر ئەوەی مافی کورد لە ناو چوارچێوەی دەوڵەتی سووریا دیاری بکرێ و لەسەر ئەساسی ئۆتۆنۆمی بێ فیدرالی بێ یان سیغەیەک لە سیغەیەکی سیاسی فۆرمۆلەیەکی سیاسی بدۆزنەوە ئایسە لەم قۆناغا ئەوە باشترە چونکە هەر سیاسەتێ بگرنە بەر بە هەر شکلێک بێ ئەو هێرش و شەڕەی کە تورکیا نیازی هەیە و هێرشی کرد ئەو هێرشە بوەستێنن ئەو شەڕە بوەستێنن بە هەر شکلێکە بێ بەڕای من سیاسەتێکی سەرکەوتووە شتێکی باشەکەن لە قازانجی خەڵقی سووریا و لە قازانجی کوردیشە بێ. پیلانی ئەردۆگان زۆر جەهەنەمیە ئەوە بوو بە شەڕ ویستی بێت کوردەکان هەموو لەوێ لە ناو باوەکو خۆیڵێ و دەریانکە و پەردەوازیان کە ئەوەی پێکرا جوزئێکە لەو پیلانەی کە کردی ئێستا پیلانی لەوە خەتەرتری هەیە داواکەن لە ئەمڕۆ داواکە لە مجتەماعی دووەلی لە یەکێتی نەتەوە یەکگرتووەکان لە وڵاتانی یەکێتی ئەوروپا کە یارمەتی بن بۆ ئەوەی مجەمەعاتی سەکەنی ئۆردوگا دروستکە وایە 2 ملیۆن عەرەبی ڕاکردووی سوننە لە تورکیایە بگەڕێنێتەوە لە ناوچە کوردیەکان جێبەجێیکە و کوردەکان دەربەدەر بکە. یعنی ئەو پیلانەی وەکو چۆن لە عێراق سەدام ئۆردوگای دروست کردو بە ناوی ئەوەی کوردەکان لەسەر سنووری ئێران دوور بخاتەوە هەموو کوردی هێنا خستێ ئۆردۆگاکان ئەیانەوێ ئەو عەرەبانە بێنن کوردەکان دەربەدەر بکەن لە ناو سووریا و مەناتقی عەرەبی سووریا بڵاو بنەوە و ئەوانە جێبەجێ بکە. کاری کوردەکانی ئەوێ کاری هەموو کورد بەڕێی من هەموو هێزی سیاسی کورد هەموو عەقڵی سیاسی کورد ئەمڕۆ ئەوە بێت چۆن ئەو پیلانەی گۆڕینی دیموگرافیایی ڕۆژاوای کوردستان پوچەڵەکرێتەوە وەکو پیلانی شەڕەکە پوچەڵ کراوە بە سیاسەت و عەقڵێکی حەکیمانەی برادەرانی ڕۆژاوای کوردستان ئەم پیلانە بوەستێنن پوچەڵی بکەنەوە ئەمەی سەرکەوتنێکی گەورەیە بۆ ئیدارەی زاتی و بۆ هێزی سووریای دیموکرات خۆی هەموو مەسەلەی کورد لە خەتەرایە بۆ لە خەتەرایە لە تاریخی نوێ و تاریخی تازە و کۆنی کورد هەر وەختێک کورد خەباتی کردوێ لەسەر بەخۆیی و ئازادی و لە ئامانجە ئەساسیەکانی نزیک بوو بێتەوە هەموو دژمنانی کورد گەلە کۆمەکیان کردووە و ڕوخاندوێن تر لە هەر پارچەیەک بوو بێ نمونەمان هەیە لە ڕۆژهەڵات جمهوریەتی مەهابادان نمونەمان هەیە ئەو پێشکەوتنەی کە ئەم دواییە لە باکووری کوردستان و کورد بە 80 ئەندام و چوە ناو پەرلەمانی تورکیا و میلەتی کوردی باکوور هەموو تەقریبن لەژێر یەک سایە کۆبوونەوە و بەرەو ئەوە ڕۆشتن کە ئیتر داوای هەموو مافە ئەساسیەکانی خۆیان بکەن لە هەر کاتێکە کورد لە ئامانجە ئەساسیەکانی نزیک بوو بێتەوە پیلانی دوژمنانی کورد و داگیرکەرانی کوردستان یەکی گرتووەەوە من بەش بە حاڵی خۆم لە تیڤەکان پێش ماوەیەکیش لە ستێر تیڤی کە لە هۆڵندا لە کۆنگرەی نەتەوەی بە تەفسیل ئەوم باس کرد لە بەرنامەیەکی تایبەتی 3 ساڵ لەمەوە پێش برای خۆم دەربڕیوە پیلانەکە هی عێراق و تورکیا و ئێران و عێراق و سووریا مەسئولی عەسکەری مەسئولی ئیستیخباراتی مەسئولی سیاسی ئەم 4 دەوڵەتە لە 2016 و 2017ەوە خەریکی کۆبوونەوەن بۆ ئەوەی چۆن دۆزی کورد لەم 4 پارچەیە بچووک بکەنەوە و مەسەلەی کورد بکەن بە مەسەلەی هاوڵاتی بوون لەم وڵاتانەدا ئەو بڕیارانەی کە ئەوان گرتیان کە ئەم 4 دەوڵەتە هەر مەسئولە ئەمنیەکان و ئیستیخباراتیەکانیان بەشداری تیا کردووە مەسئولە عەسکەریەکانیان بەشداریان تیا کردووە ئەوەیە کە کورد ئەبێ وا لێ بکەن باسی سربەخۆیی و جیابوونەوە و دەوڵەتی کوردی نەکرد 2 کورد نابێ دەستی
لەسەر چاوەی نەوت و ئابوووریە ئەساسیەکانی ئەو وڵاتانە هەبێ و لە ژێردەستی دەربێنن چونکە بە ئابووری و بەو ئیمکانیاتی نەوتە ئەتوانن ئیمکانیاتی سیاسیش دروستکەن. ئەمە پیلانی ئەوانە. هەر وڵاتەی هەر دەوڵەتەی لەم دەوڵەتە داگیرکەرانە پیلانی خۆی تایبەتی دابنێت چۆن دۆزی کورد مەسەلەی کورد بچووک بکاتەوە. ئەوە بوو بە چاوی خۆمان دیمان. لە باکوور ئەو هێرشە کرایە سەر هەدەپ و هێزە کوردیەکان و بە هەزاران بە دەهەزارانیان لێ خستنە حەبسخانە و ڕایان کرد و دەربەدەر بوون و شارەوانیان قەیومیان دانا سەر شارەوانەکان ئەندام پەرلەمانیان خستە حەبسخانە. یعنی لە گۆڕ چوارچێوەی خۆیان دۆزەکان وەکوڵێ لە مەنگەنەدا و پچووکیان کردەوە. هێرش بۆ سەر شەڕوانان و گریلەکان ئەوەیش بەشێکە لە پیلانەکە. لە کوردستانی باشوور بینیمان ئەو ئاڵۆزەی دروست بوو لە بینی حکوومەتی مەرکەز و حکوومەتی هەرێما بەشێکی زۆری کوردستانمان لە دەستدا لە ناویانە کەرک و لەو لاوە عەفرینمان لە دەستدا ئەوە گریسپی و سەریکانیشی هاتە سەر. لە ڕۆژهەڵات بە هەموو شێوەیەک حکوومەت بە هەموو شێوەیەکی سیاسی و عەسکەری و ئیستیخباراتی خەریکی بچووکردنەوەی دۆزی کووردە. ئەمە پیلانێکە ئەوان دایانناوە. دەوڵەتە گەورەکانیشیان لێ ئاگدار کردووە، چ ئەمریکا چ ڕووس کە دووزل هێزن لە منتیقەکە، چ ئینگلیس چ یەکێتی ئەوروپا. هەندێک لەو دەوڵەتانە ممکنە ئەمەیان ئەم پرۆژەیان ڕەفز کردووە، هەندێکیان بە دڵیان نەبووە، هەندێکیان ممکنە بە ڕسمی یا بە غێر ڕسمی تەبلیغی ئەم دەوڵەتی تورکیا و بە تایبەتی ئێرانیان کردووە کە ئەمە بەرامبەر بە میلەتی کورد ئەکرێ نا ئینسانیەت قوبوڵیەکە، نە سیاسەتی ئەم وەختە قوبوڵیەکە پێویست ناکە، بەڵام نەهاتوونەتە سەنگەری ئێمە دیفاعمان لێ بکەن بەرامبەر بە پوچەڵکردنەوەی ئەم پرۆژەیە. ئەمە پیلانەکەیە. ئەوەی کە من گەلەیم هەیە لە هێزی سیاسی و عەقڵی سیاسی کورد، ئەوانیش سەرکردایەتی کورد هەمووی ئەزانن کە ئەم پیلانە هەیە. ئەزانن ئەم کارە چ لە ڕۆژهەڵات ڕۆژاوا ئەکرێ یا لە باشوور ئەکرێ یا لە باکوور ئەکرێ، ئەمە 3-4 ساڵە بە پرۆگرام بە منەزەمی بەڕێکوپێکی دژی دۆزی کورد دەکرێ. هەموو سەرکردەکانی کورد ئەزانن، بەڵام بەرامبەر بەمە ناتن ئەمانیش پیلانێک دانێن چۆن بەرەنگاری ئەم پیلانە بینەوە، یان عەلەقەل چۆن خۆ بپارێزین لەم پیلانە. هەر کەس بە عەقڵی خۆی و هەر حیزبە بە عەقڵی خۆی و هەر پارچەی بە عەقڵی خۆی و بە سیاسەتی خۆی کاری کردووە، ئەوانیش خەریکن بە پرۆگرام و هەنگاو بە هەنگاو پیلانەکانیان جێبەجێەکەن. ماوەتەوە یەکشت ئەو هێزە گەورانەی کە لە مەنتیقەکان و گرنگیان داوە بە قەزیەی کورد و بە دۆزی کورد و بیر لەوە ئەکەنەوە کە کوردیش میلەتێکە و ئەبێ سەربەخۆ بێ و ئەبێ دەوڵەتی هەبێ و ئەبێ کیانی هەبێ و ئەبێ جینۆساید نەکرێوەکو لە هەموو لایەک و خەریکن جینۆسایدمانەکان. ئەوانە تا ئێستا بە عەمەلی بەرەنگاری ئەم پیلانە نەبوونەتەوە. ئەوەی لەسەر کورد پێویستە، لەسەر هێزی سیاسی و عەقڵی کورد پێویستە یەکەم کوردەکان عەلەقەل حیزبەکان، ئەوانەی کە جەڵەوی میلەتەکەیان بەدەسە، ئەوانەی کە لەسەر ئەرز هێزی سیاسی و عەسکەری و قووەتیان هەیە لە کوردستانە، ئەمی هێزە کوردیانە عەلەقەل مشاوەراتێ بکەن، کۆبوونەوەیە بکەن، مناقەشەی ئەم وەزع بکەن کە بەسەر کوردێ. خۆ ئەسا ئەوەی کە لە ڕۆژاوا کراوە لە باشووریش بەشێکی هەرە زۆری کورد لایەن تورکۆ داگیر کراوە، بەڵام یەکەم ئەوە تەشخیص نەکراوە قیادە و سەرکردایەتی ئەم پیلانەی دژی دۆزی کورد کێیکە تورکیایە. بە ئاشکرا ئەڵێن لە هەر شوێیە کورد بیەوێ کیانێ دروستکە ئەی شێوێنین. دوێنێ وەزیری دەرەوەی تورکیا چاوەژەغڵ و بە ئاشکرا لە مۆتەمەرێکی سەحەفیاڵێ کوردەکانی ڕۆژاوا بەرەو ئەوە ڕۆشتن دەوڵەتێ دروستکەن تێکمەندە.
کوردەکانی باشوور ئێمە ویستمان ڕاپرسیە بکەین بۆ ئەوەی ئایا سەر بەخۆ بین یا سەر بەخۆ نەبین. هێشتا بڕیاری ئەوەیان نەدابوو کە ئێمە جیابینەوە. ئەو بوو ئاوایان بەسەرهێنین کە بینیمان. بەڕێی من ڕاستە دەوڵەتانی داگیرکەرەوە کووتمان ئەیانەوێ مەسەلەی کورد بچووک بکەنەوە و لە مەسەلە سیاسیەکە دەریخەنەوە و بیکەن بە مەسەلەی هاوڵاتی بوون و بڵێن مواتینی ئەو وڵاتانە ئەوە بەڵام ئێمە خۆشمان کورد حیزبی کورد هێزی کورد عەقڵی کورد تایسە بیری لەوە نەکردەوە. ئەوە پیلانەکەی ئێمە یەکەم بەرەنگاری بینەوە. ئەگەر ناتوانین بەرەنگاری ببینەوە خۆمان چۆن بپارێزین. هەوڵ بدەین ئەوانەی کە دەوڵەتان کە دۆستمانن قازانجیان لە کوردستان قازانجی مادی و معنەویان کردووە لەم وەزعی کە لە کوردستانە دروست بووە، چ لە باشوور چ لە ڕۆژاوا چ لە باکوور ئەو دەوڵەتانە ئەو میلەتانە دۆست کە دۆستایەتیان هەیە لەگەڵمان لەگەڵیان دابنیشن بڵێ ئێمە لە وەسعێکی واین وەرن چارەسەر بکەن یا ڕێگری لەمە بکەن یا یارمەتیمان بن چۆن خۆممان پارێزین. وەکووتم لە قەزەی میلەتەکەەوە بێ بە قەزەی هاوڵاتی بوون. من خەڵقی عێراقم وەکو هاوڵاتێکی عێراقی بێم و بژیم. ئەو خەڵقی ئێرانە ئەو لە سووریایە ئەو لە تورکایە. مەسەلەکەمان لە قەزەی میلەتێک و ئەم هەموو تێکۆشان و خەبات و خوێن ڕشتنە بۆ ئازادی و سربەخۆیی کوردستان کە درا لە هەر چوار پارچەی کوردستان ئەیانەوێ ئەمە بسڕنەوە لەسەر عەقڵی یەکەم لە ناو عەقڵی خۆمان وەکو میلەتی کورد، دووهەم لەسەر مستەوای سیاسەتی نێودەوڵەتی ئەمە بسڕنەوە و گومیکەن و بیکەن و بە مەسەلەی هاوڵاتی بوون. منیش ئەوە هەر بەش بە حاڵی خۆم وەکو کەسێک وەکو ئینسانێکی تاکێکی کورد کە خەریکی مەشغوڵی سیاسەتم ئەمە 3 ساڵم من لە میدیاکان لە سایتەکان لە هەر شوێنێک مەجالم بوو بێ ئەمەم کردووە. کورد دۆزی کورد لەبەر خەتەرێکی گەورایە. هێزی کورد، عەقڵی کورد، سیاسەتی کورد، ئەحزابی کورد، سەرکردەی کورد وەرن دابنیشن تەکبیرێ بکەن چۆن خۆتانە پارێزن، چۆن میلەتەکە پارێزن، چۆن بەرگری لەم پیلانەکەن. لەبەر ئەوەی ئێمە لە خیتابی یەکتری ناگەین. من خۆم لەوێ بن لە کۆنگرەی نەتەوەی لە جیفاتی گشتی بەرداری من کرد 3 ڕۆژ. قسەیشمان کرد، مناقەشەیشمان کرد، ڕێئیشمان وت. نە ئێمە ئەو زمانی دیالۆگەمان دۆزیوەتەوە لەگەڵ هێزەکانی ترا، نە هێزەکانی تریش ئامادەن گوێمان لێ بگرن و قسەکانی ئێمە وا تێبگەن کە وەختی ئەوە هاتووە ئێمە ئەبێ زمانێکی دیالۆگمان هەبێ لە یەکتری بگەین، تەفاهمی یەکتری بکەین و یەکتری قبوڵ بکەین. هێشتا ئەم عەقڵیەتە لە ناو حیزبی سیاسەت و عەقڵی کووردا کامەڵ نەبووە. لەبەرەوەی جەڵەوی مجتەماعەکە و کۆمەڵگاکە بەدەست حیزبەکانە، بەدەست ئەو سیاسەتمەدارانەیە. هونەرمەندان، ڕۆشنبیران، سیاسەتمەدارە بێلایەنەکان هەموو ئەم ڕێیانەیە کە منێڵێم. ئەم ڕێیە کە منێڵێم هی زۆربەی ئەو خەڵقەیە. هەموو لەسەر ئەوە پێک هاتوین. بەڵام قیادەی حیزبەکان ئەوان بە جۆرێکی تر بیری لێەکەنەوە. بەداخەوە یعنی ئەوەی کە ئینسان ئەتوانێت بیڵێ هاواریان لێ بکە ئەوەیە هەر حیزبێک لە گۆڕ مەسلحەتی حیزبایەتی خۆی بیر ئەکاتەوە و سیاسەتی خۆی دائەڕێژێ و پیلانی کاری خۆی جێبەجێەکە. کورد لەسەر مەسەلەی نەتەوەیی و یەکبوونی کوردستان و دروستبوونی کیانی کوردی تەکاملی نەکردووە. هەزاران شەهیدی تری وەکو دیار و فڵان و فیساریش بڕوە، ئەوان هەر لەسەر سیاسەت و بەزمی خۆیان. ئەمە مەئەساتەکەیە کرد و دوژمنانیش ئەمە ئەزانن. ئەوانەی کە کار لەسەر مەسەلەی کورد دەکەن بۆ تێکدانی مەسەلەی کورد
بۆ پچووکردنەوەی دۆزی کورد بۆ شێواندنی یەکێتی کورد و یەک نەبوونی کورد کار دەکەن ئەوانە ئەم وەزعە ئەم وەکوڵێ خاڵی لاوازانەی ناو سیاسەتی کورد ئەزانن لەبەر ئەوە لەسەر ئەساسی ئەم خاڵی لاوازانە ئەوان سیاسەتی خۆیان ڕسمەکەن ئێمەش تا ئێستا نەگەیشتوتە ئەو قۆناغە کاڵم ئێمە یعنی هەموو کورد و هەموو خەزیە کورد هەموو سیاسەتمەداری کورد هەموو ئەحزابی کوردی تا ئێستا ئێمەش نەگەیشتونەتە ئەو قۆناغە کە بین بەرامبەر بەم پیلانانەی دوژمن ئێمە سیاسەتێک ڕسم بکەین بە خۆمان خۆشتێکی زۆر گەورە نییە ئێمە لە کۆنگڕی لەو جوواتی گشتیش داوامان کرد کە بە هەموو حیزبە کوردیەکان بێن لە هەولێر کۆبوونەوەیە بکەین باش لە ژێر سایەی کوردی عێراقا بێ با لە ژێر سایەی بە ئاشکراتر بڵێن لە ژێر سایەی پارتی و یەکێتیە بێ کە حکمی ئەم پارچەیەکەن هەموو حیزبە کوردیەکان کۆبنەوە بڵێن مەسەلەی کورد لەبەر ئەم خەتەرایە هەموو جیهان لەگەڵمانە زۆربەی سیاسەتمەداری جیهانی ئەگەر لەم ماوەیە متابعەتان کردوێ داواکەنەڵێن کورد ئەبێ دەوڵەتی هەبێ کیانی هەبێ بۆ ئەوەی ڕزگار بێ لە جینۆساید و لە ناوبردن و لە شەڕ و شۆڕ و زۆربەی سیاسەتمەداری ئەمریکی و ئیتالی و ئەوروپی و ئەمانەی کە من شخصیان متابعەم کردوون ئەڵێن هەتاوەکو مەسەلەی کورد چارەسەر نەکرێ ئارامی و ئاسایش لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە دروست نابێ باشە کەوایە با ئێمە حیزبە کوردیەکان خۆیان بێن لە هەولێر کۆبنەوە لە سلێمانی کۆبنەوە لە هەڵەبجەی شەهید کۆبنەوە هەموو حیزبە کوردیەکان لەوێ کۆبنەوە پیلانە دابنیان چۆن ئێمە بەرەنگاری ئەم پیلانەی دوژمن ئەبین کە ئێوە کورد لە ناوبەرێ